یەکێک لە بابەتە گرنگەکان بە تایبەتی لە مناڵانە بابەتی کەم خوێنیە. کەم خوێنی نیشانەیەکی زۆر باوە لە مناڵانە و چەندین هۆکاری هەیە بۆ ئەوەی زیاتر باسی هۆکارەکانی بکەین و باسی ئەو بکەین کە چۆن گرنگە چارەسەر بکرێت. بەڕێز دکتۆر ئازاد عەلی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانمان لەگەڵە بەخێر بێت دکتۆر بانی باش. دکتۆر کەم خوێنی یەکێکە لە بابەتە هەرە باوەکان زۆربەی دایکەکان کە لە نەخۆشخانەیە بینن پرسیاری ئەوەکەن کە ئایا مناڵەکان کەم خوێنیان نا. کەم خوێنی لە سیستەمەنێکی مناڵە زیاترە و لە کێوە زۆر دەست پێکات؟ زۆر ڕاستە کەم خوێنی یەکێکە لە ئەو نەخۆشیانەی کە زۆربەی کات مناڵەکان خاستن بە تەمەنی خوار یەک ساڵیەوە بەدەستەوە ئەناڵێن و تا یعنی گەورەبوونی شالەوانەیە هەر هەبێت بە زۆری ئێمە کەم خوێنی لە دوای تەمەنی 6 مانگیەوە ئەیبینین بە تایبەتی لەو مناڵانەی کە بە تەنها شیر وەرەگرین تر شیری دایک بێ یا شیری قوتوو بێ زیاتر ئەوانە وەرەگرین چکە پێش 6 مانگی خۆتەزانی ینی شیر هەموو پێداویستەکانی گەشەی تایە ئێمە دوای 6 مانگی کە پێویستە خواردن دەست پێ بکرێت لەگەڵ شیرا بۆ تەکمیلەیەکی خۆراکی بۆ مناڵەکە زیاتر لەو کاتانە ئێمە ئەیان بینین و هەنێ جاریش بەڕاستی هۆکارەکان ئەوگۆڕێ بەڵام ئەوەی ئێمە باسەکەین ئەو جۆرە کەم خوێنیان هەرە باوەکەیە کە لە ناو مناڵانە هەیە. دکتۆر باسی ئەو ترکە مناڵ لە دوای 6 مانگیەوە کە پێویستە خۆی دەستکا بە خواردن زیاد بکرێ بۆ ژەمی ڕۆژانەی ئەو مناڵانی کە تەنها لەسەر شیرە مێننەوانێ زیاتر نیشانەی کەم خوێنیان لێ دەرێچێ. ئایا مناڵێک لە دوای 6 مانگیەوە پێویستی بە چ خۆراکێک هەیە و چەند گرنگە و تەمەنەیە دەست پێ بکرێت بۆ ئەوەی کە تووشی کەم خوێنی نەبێتەوە کە شیرەکە ئیتر ناتوانێت پێداویستی لە شیردابین بکە؟ خۆی ئەو مناڵانەی کە شیری دایکیانە خۆن زیاتر هەموو بەها خۆراکیەکانی تایە ئێمە کێشەمان لەگەڵ ئەو خواردنانەیە کە بەهای خۆراکی هەبێ بەڕاستی بۆ مناڵەکە ئەو مناڵی کە لەوانەیە زۆر جار شتی ترە خواشتی دوکانەوانە ئەتوانێت دایکەکە لە باشە خوا بەڵام ئەمانە بەهای خۆراکیان نییە خۆ دەزانی بەهای خۆراکی لەو خواردنانەیەنە کە دایکەکە توانێت لە ماڵەوە بخۆی لێ بنێ و بە پێی تەمەنی مناڵەکە و بە پێی گونجاندنی مناڵەکە و ژیانی دایکەکە ئەبێ دەست پێ بکە. ئێمە زیاتر شتێکەوە دەست پێکەین لە دوای 6 مانگی لە خواردنە دەست پێکەین کە کەمێک پێیترن لە شیر و تو مناڵەکە توانای خواردنیان هەیە بەڵام دەوڵەمەند بە بەهای خۆراکی وەکو ئەو شۆربایانەی کە توانن لە ماڵەوە بیکات وەکو شۆربای نیسکە شۆربای برنجە و پاش فترەیەکی تر گەورە بێکاتە ساڵوانە لە ئاوی میوەکانە و لە دواتر لە هێلکە و لە ئاوی گۆشتوانە کەمانە دەوڵەمەندن بە مادەی ئاسن و بۆ ڤیتامینەکانی تر و خۆش دەزانی ینی بەبێ ئەوە ینی ئەوە بزانین کە گەورەترین سیستەمی لەش لە ینی ئەوەی کە ئیشی لەشەکە خوێنە و خوێنیش پێکاتوە لە خڕۆکەی سوور و خڕۆکەی سپی و پلازما و قەپلەکانی خوێن خۆی کەمبوونی خوێن زیاتر لە خڕۆکە سوورەکان هەیە کە ئیشە سەرەکیەکە ئەوانەیەکە و بۆ پێکهاتەی خڕۆکەی سوورش ئێمە مادەی ئاسنمان پێویستە بۆی بتوانێت ئەو کارەی کە وەرگرتنی ئۆکسیجین و وەرگرتنی خۆراک و بیگەینە بەشەکانی لەش ئەبێ خڕۆکە سوورەکان بیکە بۆیە کەمبوونی مادەی ئاسن لەو خۆراکانەی کە مناڵەکە وەریەگرێ بە تەکی دەبێتە و گەشەی سەریعی مناڵەکەش لە ساڵی یەکەمە ئەو گەشە سەریعی کە هەیەی و حیاتی مەحدودی خڕۆکە سوورەکانیش کە لە بینی 3 مانگ بۆ 4 مانگە تازە ئەبێتەوە ئەمرێ خوێنی تر تازە دروستە بێ و ئەو فترەیە کە خوێنی دایکەکەی وەرگرتووە لە دۆرانی حەملە ئەمانە هەموو هۆکارم بۆی بە ڕێژەیەکی سەریع ئەم خوێنە دابەزێ و پێویست بکە بەوەی کە جێگیرەوەیکی بۆ دروست بێ لە خوێنی تازە کە لە لەشی مناڵەکە دروستە بێ و مادەی ئاسن پێکاتەی سەرەکی ئەم خڕۆکە سوورانەیە و کارە ئەساسیەکەش ئەوەیەکە بۆ ئێمە لە خواردنان دەست پێکەین کە پێی تەمەنی مناڵەکە گونجاوە بە پێی بڵێن قەبارە و فیزیکی مناڵەکە مەسەن چۆن چنێکە تەمەنی چنێکە توانێت سەری ڕاگرێ چنێکە توانێت ئەو خواردنە وەربگرێ حساسی نییە بە پێی ئەمانە دەست پێکەین بۆ خواردن تەکمیلانەی بۆی لەگەڵ شیرەکەشە ئەبێتەوە ئەو خواردان دەست پێکەی بۆ ئەو نسبێ مادە ئاسنە دایمە لە ڕێژێکی دیاریکراوە بمێنێتەوە. دکتۆر کە باسی خواردنەکەین ڕەنگە دایکان زۆربەی جار بە میوە دەست پێکەن دوای ڕەنگە هەندێک لە سەوزەکانی بەنێ و شۆربای برنج و ئەم جۆرە خواردنانە بەڵام بۆ پێدانی گۆشت یاخود مریشک و ئەوانەی مەمادانەی کە پرۆتینیان زیاتر تایە ڕەنگە دایکەکان بترسن و کەمێک دوای بخەن ئایا لە چ تەمەنێک و ئاساییەکە پرۆتین وەکو گۆشت و مریشک زیاد بکرێ بۆ خواردنی مناڵەکە؟ خۆی ڕاستەکەی مۆزوعی دەستپێکردنی خۆراکە مۆزوعێکی ترە ئێمە بێ لەوە بزانین کە
وەکوتم پێکهاتەی فیزیکی مناڵەکە چەنە ڕێگادا بۆ تۆ بەکام خواردن دەست پێ مەسەڵەن گۆشت لەوانەیە بۆ مناڵێکی 6 مانگە زۆر زوو ببیدێت لەبەرەوەی ناتوانێت نەبی گوێت دەتوانێت قوتی بدە جا تۆ چێکە ئەو کاتە دێی ئەتوانی مەسەڵەن بە جۆرێکی تر بە ئاوی گۆشتەکە لە دوای ئەوە دەست پێکەی کێشەی سەرەکی لە دەست پێکردنی خۆراکە مۆزۆی حساسیە و پێکهاتەی جسمی مناڵەکە و دروستبوونی ئەو ئەنزایمانەیە کە پێویستە بۆ هەزمی ئەو خواردنی کە تۆ ئەیدەی بە مناڵەکە بۆیە یەکەم شت باشترە تۆ بە هێوا شێواش دەست پێ بکەی بە بەڕی کەم و چەند ڕۆژێک لەسەر یەک بەردەوام بی لەسەر نەفسی خۆراک بۆی ئەگەر تووشی هەسیاری بوو مناڵەکە تۆ بزانی بە چ خواردنێک گوای لێ هاتووە ڕای بگری بۆ فترەیەکی دیاریکراون نەک بۆ هەمیشە دواتر دەست پێکەیتەوە بە جارێکی تر پاش فترەیەک بۆ نەفسی خۆراک ئەگەر عینەن شت دروست بووە دیسان ڕاگەێتەوە بۆ فترەیەکی دیاریکراوە ئیتر چەند جار ئێمە دووبارە بێتەوە کە زانین نەخێر حساسیە هەیە بۆ مۆزوعها ئەو کاتە ئێمە چێکین دەست پێکەین بە خواردەکە بۆیە مۆزوعی هینەکە ئەوەیە زیاتر دکتۆر زۆربەی ئەو نەخۆشانەی کە نیشانەی یەکەکەم خوێنیان هەیە دەیکەکەی کەم جار سەرنجی ئەوایەت کە مناڵەکەی ئەڵە ڕەنگی زرد بووە و هەستەکەم کەم خوێنە ئایا بێجگە لەم نیشانەیە چ شتێکی گرنگ هەیە کە دایک و باوکان چاودێری بکەن لە مناڵەکەیانە وەکو ئاماژەیەک بۆ کەم خوێنی ڕەنگی گۆڕانی ڕەنگی مناڵەکە بەڕاستی ئەمە یەکێکە لە ئەو شتانەی کە دایک و باوک و کەسانی دەوروبەر زۆر زوو هەستی پێکەن ئەوە کاتێکە کە نیسبەکە زۆر کەمە یعنی لەوانەیە ئەمە پێش وەختەگە بتوانین بگەینە دەستنیشان بکرێت ئاسانتر بێ چارەسەرکردنەکەی بەڵام زۆربەی کات کەمنی مادەی ئاسن بێهێزی و بەتاقەتیەک لە مناڵەکە دروستەکە و هەنێ جاریش خواردنی کەمە بێتەوە خەوی کەمە بێتەوە تەرکیزی کەمە بێتەوە هیلاکبوونێکی زۆری یعنی بە زۆر زووتر لە جاران هیلاکە بێت و دواتریش ئەو ڕنگۆڕانە و هەنێ جاریش لە جۆری جیاوازەکانی کەم خوێنیە بۆی کە هین دروستە بێت لەوانەیە زەردووی دروست بێت لەوانەیە ڕەنگی میزەکە بگۆڕێ ڕەنگی پیسایەکەی بگۆڕێ ئەمانە نیشانەکانی دواتر و بە پێی جۆرەکەشی ئێمە لە مەسەن کەمی مادەی ئاسنا ئەمە کەمتر ئەو شتا بینین بەڵام نەخۆشەکانی تری کەم خوێنی کە ئەتوانین باسی بکەین لە بەرنامەیەکرا ئەوە ئەو نیشانانەشی لەگەڵایە تا بوو بیدایەتەکەی بەو زوو هیلاک بوونە هەنێ جار بە هەناسە سواری و کەم خۆری کەم خۆراکی کەم تەرکیزی لێدانی دڵی سەریعترە بێتەوە ئەوانە دایکەکان ئەتوانن بەو جۆرانە لەوە تێ بگەن کە مناڵەکان لەوانەیە کەم خوێن دکتۆر کاتێکە نەخۆشی دەستنیشانێک یەکەم خوێنە ئایا چارەسەرەکان لە سەرەتاوە چۆن دەست پێیەکە و چەند گرنگەکە دایکەکە پابند بێ بە پێدانی چارەسەرەکەەوە بۆ ئەوەی کە زوو بە زووترین کات ئەم گرفتە چارەسەر بێت و واتە ئەم کەم خوێنیە لەگەڵ مناڵەکە نەمێنێتەوە کە بێتە هۆی ئەوەی کە دواتر چەند کێشەیەکی تری بۆ دروست بێت ئێمە گەرباسی کەم خوێنی بەهۆی مادەی ئاسنەوە بکەین ئێمە هەموو جارە من ئێڵێم خوێن وەکو تانکی سەربان وایە کە تۆ ئەبێ مادەڕ هەفتانە یا ڕۆژانە ئاو بێتەوە بۆی دایما ئەم ئاوەت هەبێ بتوانی بەکاری بێنی ئەگەر ڕۆژێت تۆ ئاو نێتەوە هەفتەی ئاو نێتەوە پاش فتەیەک نامێنێت بۆ مادەی ئاسن پێویستە ڕۆژانە بەبڕی پێویست لە خۆراکەکانە هەبێ بۆ ئەوەی تۆ دایما ئەو ڕێژەی کەم خوێنیە پارێزراو بێ لە لای یعنی نەبێتە هۆی کەم خوێنی لای مناڵەکە ئێمە هەر کاتی ئەم نیشانانە بە فڕسات و بە پشکین زانیمان کە مناڵەکە کەم خوێنە بێت چینە ناو مۆزوعەکە و عیلاج دەست پێ بکەین عادەتەن عیلاجەکە پرۆسێکی درێژخایەنە 2 مانگ بۆ 4 مانگ خایەنێ بە پێی نسبەکە و بە پێی ڕێژەکە و بە پێی جۆری مادەکە و دایکەکە زۆر زەڕورە کە دڵنیا بێت لە بڕی پێویستی کە بۆی دیاریەکرێت لە فترە دیاریکراوەکە ئەبێ بەردەوام بێ لەسەری کێشەی گەورەتر ئەوەیە ئەم عیلاجەکە وەرەگرێت فترێکی دیاری کرا و دیسان خوێنەکە ڕاکەکاتەوە ئاینە وەکو تانکەکەی سەبان ئەگەر ئەومە نکات یعنی بە بەردەوام ئەم بە خۆراکیانەدا بە مناڵەکەی پاش 4 مانگ بۆ 6 مانگی تر دیسان بۆ هێم مناڵەکە تووشی کەم خوێنی بێت ئەگەر خۆراکی پێویستی باش و تەندروستی ناتێ کێشەکە دیسان دووبارە بێتەوە شتێک نییە بڵێ بەجارێک بە عیلاجکردنە ڕا بەڵام ئێمە ئەتوانین بۆ ئەو فترەی دەسێ ڕێنمایی دکتۆرا بە پێی عیلاجەکان کە دکتۆرەکەی داتێ بۆ فترێک ڕایگرین و دواتریش فێری کەندایکەکە چۆن بتوانانی پێشگیری بکات لە مەسلەی کەم خوێنیەکە دواتر ئیتری شەڵات یعنی وا بێ مەسەڵەن ئەوش بە قسەمان بکات و دووارە نەبێتەوە ئەگەر هەروە بوو دیسانەکە عینەن بەنامە دیسان دووبارە بێتەوە و ئەمانە هەموو تەسیرە کاتە سەر گەشەی مناڵەکە خاستن لە 2 ساڵی یەکەم 3 ساڵی یەکەمە گەشەی مناڵەکە دواکەوێت لە وەزنە لە گەشەی مێشکە لە تەرکیزیا لە زیرەکیە
هەمووی دوایە خە بۆیە زۆر زۆر ضرورە کە بە زووترین کار دەستشان بکرێت عیلاجەکەش بەپێی پێویست و لەژێر ڕێنمای دکتۆرە. بەڵێ پێش ئەوەی دکتۆر باسی ماکەکانی بکەین ئەکەم خوێنی چ گرفتێکی تر لە لەشا دروستەکە ئەمێ پرسیاری ئەو بکەم کە ئایا دوای ئەوەی کە دایکە دەستەکە بە چارەسەری مناڵەکە و ئەو شروع ئەو چارەسەری بۆی نووسراوە ئەیاتێ ئایا لە چ کاتێکە ڕاستترین کاتێکە دووبارە پشکنی خوێن بکرێتەوەوانێ ئایا پێویستەکە زۆر دوو دڵ بن و زوو ئەم پشکنینە دووبارە بکەنەوەوانێ خۆی بە پێی گەشەی مناڵەکە ئەگۆڕە من بە قەناعەتی من باشتر وایە لە ساڵی یەکەمە لە 3 مانگ جارێکە یعنی لە ساڵی یەکەمە 4 جار لانی کەم پشکنی خوێن بکرێ بۆ ئەو مناڵانەی کە لە شەشمان یەکەمە شیرە خۆن لە شەشمانگی دووەمە خواردنی تەکمیلیان درێتێ یان تو لە ساڵی یەکەمە 4 جار بیکەی لە ساڵی دووەمە 3 جار لانی کەمەکەی بیکەی بۆ مەی بزانی فعلەن ئەم ڕێژەیە مەقبولە بۆ ئەو مناڵە لەو تەمەنە و نەخێر پێویست ناکات چکە عیلاجی کەم خوێنی بە تایبەت بۆ نەقسی مادەی ئاسن ئەمە پرۆسێکی درێژخایەنە یعنی کاتیشی ئەوێ هەتا بڵێن بەرزیە کاتەوە و لایف ستایڵی مناڵەکەش مهمە بەڕاستی ئەو جۆرە خواردنانەی کێخوا ئێمە لە کۆمەلگای خۆمانە خۆ دەزانین چا لە هەموو ماڵەکە دەستەکە و هەموو ماڵێکیش مناڵەش حەزی لێتی ئەمە هینێکی خراپە یعنی دژی مادەی ئاسنە و زۆر بە ئاسانی مادە ئاسنەکانی لە خۆراکەکانە حتا لە عیلاجەکانە کە وەریشێگرێ ئەیمژێت و دواتر لەگەڵ پیسایادێتە دەرەوە واکە کە مناڵی ئیسفادە لەو مادەی ئاسنە نەکە بۆیە پرۆسەکە کەمێ درێژخایەنە و کاتیشی ئەوێ ئەوە نییە تو ئەمڕۆ فەخسی خوێنەکەی دەستەکەی بە عیلاج دەڕۆژی تیپسی فەسکەی بزانین بەرز بۆتەوە یانە ئەوهانیە بۆیە لە پێشدا دکتۆرەکە پێتەڵامە 2 مانگ ئەبێم عیلاجە بەکاربێنی دوای 2 مانگ دیسان فەخسی بۆکەینەوە باش بوو باش نەبوو درێژەکەینەوە بۆ 4 مانگ و تابعەیەک. بەڵێ دکتۆر لە کۆتایمە باسی ئەوە بکەم ئایا کەم خوێنی چ نیشانێکی تر لەسەر مناڵەکە دروستەکە ئەم نیشانانە بە چارەسەرکردنی کەم خوێنەکە ئەگەڕێنەوە و مناڵەکە سایە بێتوانێت خۆت هیچ نیشانێک هەیە کە لە مناڵەکە بمێنێتەوە خۆی خوێن بڵێن بەهۆی ئەوەی کە ئیشەکەی ئەوەیە خواردن و ئۆکسجین ئەگەینێت بە بەشەکانی لەش بۆیە کەمی خوێنەکە تەسیر لە هەموو بەشەکانی لەشەکە بەپێی تەمەنی مناڵەکە و لە چ تەمەنێکە تووشی ئەو کەم خوێنیا بێ وەکو نیشانەکانی چۆن باسی بێهێزبوون و بێتاقەتی و بێخەوی و ئانامان کرد کە پێشتر باسمان کرد لەو بۆ لاوە ئەگەر ئەم کەم خوێنی هەر لەو ڕێژە بمێنێتەوە تەسیر لە گەشە و زیرەکی مناڵەکە کە چکە ئەو خواردنانەی کە کات بە خانەکانی مێشک بۆ ئەوەی گەشە بکات بۆی بگاتە ئاستێکی مەقبول لەوێ کەمە بێتەوە و جسمیشی عینەشت کەمە بێتەوە بێجگە لە کەم خەویەکەش کە خۆمان نەزانین هۆرمۆنی کەم خەویەکە بێتەوە هۆی هۆرمۆنی گەشەش نەڕژێت ئەو کاتە مانای وایە تۆ گەشەشی مناڵەکە گەشەشی ئەوەستێ ئەمانە زیاترین شتن کە تۆ ئەتوانی جابەرگری لەشی کەمەکاتەوە خواردنەکانی کەمەکاتەوە ئەمانە هەموو واکە کە بە هەموو نوعیت بباشر و غێر مباشر و ناڕاستە خۆت تەسیر کاتە سەر گەشەی مناڵەکە لە دوا ڕۆژ. دکتۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت بە هیوای ئەوەی کە ئەم ڕێنمایانەی ئەمڕۆمان سوودی بۆ هەموو دایکان هەبوو بێ و شەرت نییە تەنها کاتێک کە ڕەنگی مناڵەکەت زرد بوو هەستکەی کە کەم خوێنە بەڵکو و نیشانانی ترکە دکتۆر بۆی باسکردنی وەکو مناڵەکە ئارەزوی خواردنی نامێنێ بێهێز و بێتاقەتە بێت جوڵەی باش نییە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ڕەنگە کەم خوێنی هەبێت و باشتر وایە کە پزیشک ببینێ و پێی پێویست چارەسەر وەربگرێت